سڵاوتان لێ بێم کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بڕگە بابەتەکانی ئەم جارێ بەرنامەی هەفتانە جیاوازن تا کۆتایی لەگەڵمان بن. لە ئاکرێ دوو برا 52 ساڵە پێکەوە کاری بەرگدووری دەکەن. خێزانێک لە دهۆک زیاتر لە 150 ساڵە هەنگ بەخێو دەکەن. گەنجێکی ئیزدی چیرۆکە تراژدیەکان دەکاتە تابلۆ. محەممەدێکێکە لەو گەنجانەی کە بچێتە هەر شارێکی کوردستان سەردانی زۆرینەی مزگەوتەکان دەکات و قورئانی تێدا دەخوێنێت. ئەو یەکەم کوردیشە کە لە زانکۆی قەتەر لە بەشی فەلسفەی ئەخلاقی ئیسلامی توانێتی مەستەر وەربگرێت کە یەکێک لەو بابەتانەیە کە لە زانکۆکانی جیهاندا دەخوێنرێت. ئەو دەڵێت ئامانجم ئەوەیە کە گەنجانیش هان بدەم کە پەروەردەیەکی ئیسلامی باش وەربگرن. وكواعب أترابا وكأسا دهاقا رب السماوات والأرض وما بينهما الرحمن صفا لا يتكلمون إلا من أذن له. مناوم محمد فاتحة لخلقي سليماني بأصل خلقي قرداغي انت شي قرداغ خوێندن لە زانکۆ ئەمریکیەکەی سلێمانی بزنس ئەدمینستریشنم وەکو میجەر وەکو پەشەوەیەکی سەرێکی تەواو کردووە بە شێوازێکی لاوەکیش قانونم خوێندووە. بەڵام کاتێککە لە زانکۆ ئەمریکیەکە بووم تقریبان لە 3 ساڵەوە لەگەڵ مامۆستایشی ئەوەیە دکتۆر مری لەبراس لەگەڵ ئەوە دەستمان کرد بە تەرجەمەکردن و وەرگێڕانی شعری کلاسیکی کوردی بۆ سەر ئینگلیزی. ئەتر پاشانیش بووم بە بەشێک لە وەکو لێکۆڵەر و وەکو وەرگێڕی ئەکادیمی و ئەدەبی لە کەشکوڵ کە ناوەندێکی هونەری و ئەدەبیە لە زانکۆی ئەمریکی لەوێ دامەزرام. ئەو 2 ساڵی کە لە زانکۆ ئەمریکیەکە ئیشمان کرد وەکو لێکۆڵەر و وەکو وەرگێڕ تقدیمم کرد بۆ چەند زانکۆیەک لە جیهانە لە ئەمریکا لە کەنەدا لە بەریتانیا لەگەڵ قەتەر. ئیتر ئەوە بوو لە زانکۆی حەمەد بن خەلیفە لە قەتەر لە دەوحە لەوێ ناوم هاتەوە بۆ ماستەر لە بواری فەلسفەی ئەخلاقی ئیسلامی کە تقریبان تەسەوڕەکەم یانی یەکەم یان دووەم پرۆگرامە لە هەموو عالەمە کە ئەو بوارە بخوێنێ بواری فەلسفەی فەلسفەی ئەخلاقی ئیسلامی. خۆشبەختانە ئەو ساڵێک کە من وەرگیرام یەکەم وەجبە بوو 8 تا لە بەیان وەرگرتووە لە عالەمە الحەمدوللا من یەکیشیان بووم. ئیتر 2 ساڵ لەوێ خەریکی ماستەر بووم. سەرنجی منی زۆر ڕاکێشەوە من توانیم بۆ مدەی ساڵێک لەگەڵ ئەویشا ئیش بکەم وەکو ئەسیستەنت وەکو یاریدەدەری لێکۆڵینەوەکەی. ئیتر گەشتمانە کرد بۆ ناوچەکانی بەتایبەت گەرمیان. دیراسەکەی لەسەر ئەو بوو بۆچی دوای ئەنفال لە کوردستانە تەسەووف دابەزیوە. یعنی بۆ نمونە گەر دیقەتی کۆن بی پێش ئەوەی کە عێراق بەم شکڵی ئێستەی دروست ببێ کاتی خۆی هەموو ئەم لاندسکەیپە ئەم جیۆگرافی ئەم منطقەیە هەر هەمووی منطقی خۆمان شافعی مەزهەب بوون لە ڕووی فقهەوە لە ڕووی عەقیدەوە سەرمەبەسەبی ئەشعەری بوون لە ڕووی تەسەووفیشەوە ینی لە ڕووی دینداریشیان و فۆرمی دینداریشی تەسەووفانە بووە عیرفانیانە بووە. ئیتر ئایا ئەمە قادری بووە یان نەقشبەندی بووە بەتایبەت ئەم دوو طریقەیە لە کورسانە زۆر باڵا دەست بوون. فەردی ئازام یا فەردی ئازام یا حەی یا قەیوم یا فەردی ئازام يا باني بنيان قصور هيوان رفعت بخش تخت کاتی خۆی مزگەوتەکان ئەو شوێنانە بوون کە کەسی زانا و عالمی تیا دروست بوون یعنی عیلم و پەروەردە و ئەمانە لە مەدرسەکانی ناو خانەقەکان و ناو
تەشەکانەوە ناو مزگەوتەکانەوە دروست بووە، ناو حوجرەکانی مزگەوتەکانەوە دروست بووانە. بەڵام سێرەکەی ئێستاچی تەناو مزگەوتێکەوە لە غەیری کاتی نوێژەکان ئەویش هیچ دەنگێک نابیست هەر کەسەوە بۆ خۆیەتی شوێنێکی اجتیماعی نییە، کۆمەڵایەتی نییە، ڕۆڵێکی کاریگەری نییە. کاتی خۆی بۆ نمونە لە کاتێکە سیاسیەکان شۆڕشیان لە مزگەوتەکانەوە دروست دەکرد. ئەدەبیات بەشێکی زۆری لەناو حوجرەکانە نووسراوە، وەکو نالی بۆ نمونە یاخود مەولەوی. بێجگەلەوە مزگەوتەکان شوێنی ڕۆحانیەت بوون. ئێستا ئێمە پێویستمان بە پەروەردەی ڕۆحیە. من ئێمە ناو مزگەوتەوە مزگەوتێکی جارێ ئەسڵە مزگەوتەکانی ئێستا لە ڕووی تەلارسازیەوە تامی مۆڵەیەن، تامی مەتاڕیان، تامی شوێنێکی کلاسیکی ڕۆحدار نایەن کە ڕامکێشن جەزبە بکەن. سەڵێ حافظ چۆن هاتی بۆ ئێرە؟ ئەو پەندە کوردیەی کە دەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لە لای خوددا بێ لە چیرۆکی ژیانی وەحید و سدقیشدا ڕەنگی داوەتەوە. ئەوان دوو برای خەڵکی شاری یاکرێن زیاتر لە 52 ساڵە کاری درونی جلوبەرگ دەکەن. ئەوان دەڵێن بە بێ یەکتر ناتوانین کار بکەین و هۆکاری بەردەوام بوونیشمان پێکەوە بوونمانە. از برای خو هم پێک ڕۆی شولکەین یە ساڵە هەفتەیە لە کۆنەمەل سەری بوو نەک مرکزی بوو هەنگی پشتێنگیام حەول بووین هۆتی نێرە ساڵە هەشتەیە مەل ئێرە دەست شولێکی بەردەستی بۆ بێخوامێت فێر بووین و برای خۆی مەوەسڕەمێت بەردەستی فێر بووین والحەمدلله چقۆ سریش هاتۆن و کە ئەمت پێک بە شولکەین. جور ما قالوا بيخش شولت كر فيكرو وطف نكشمت قالت تنير بيجي شفت قتي ندخ صولا فيكرو كاست فنموا ونيا وتش بينجح صولا فيكرو تفوق شو ما جون تشيتو فيكرو تفوق واشترى كفيكرو نبي ترنوك شيء شو أروى تيمو دم فيكرو واشترى. بەرین و کە برۆ بۆ بوو بەسمۆم و کوڕ هەموو پێک بە شولتکردن نوکە بەتوف نەمووە هەر ئێک دەهێت دوکۆنێکی دۆنێت و دەچێت بخۆ شول کات و شولیش واتە جوانۆیت نەسیحەتم بوو ئەوکرێ هەموو ئەوێ سەنعەتکۆر بیت بخۆ پێک بە شولکەن گەلێک جوانە یعنی دوو برۆ بن ئەلۆلی بۆ بێ خوو بن دەکوو بەرێ بخۆ شولکەن گەلێک جوانە. عزەدین گەنجێکی خەڵکی شنگالە و لە کاتی ئۆپراسیۆنەکان و هەروەها هێرشەکانی داعش بۆ سەر شنگال تا ئێستا و کاری شێوەکاری دەکات. ئەو هەوڵی داوە کە خەم و ئازاری زیدیەکان لە شنگال بکاتە تابلۆ و بۆ شێوازە گزارش لە ئازار و مەینەتەکانیان بکات. تا ئێستاش چەندین تابلۆی هونەری و شێوەکاری دروست کردووە کە باس لە هێرشەکانی داعش بۆ سەر کوردانی ئیزدی و ڕفاندنی کچ و ژنانی زیدی دەکات. نابێ عەزەدین حسینە ئەس خەڵکی شنگالێمە وەختێ فەرمان چێ بووین ڕەف چێ بوو هاتە بیرامێ ئەو مەزارێمە خەراکرین و ئەو تعدەلمە هاتیکردن ئەس پێ فکریم ئەس قەویتر بکەم و ئەس بە حەوەلمە لۆحا و قەولێت ماوێ بەس پەیف هەبوون
حول عندنا لوحة من لوحات شاكرنا حول عندنا سر رسم هر لوحة كجي تجيش معنيا مروان خلمتكاري لعلشة عمري 15 سال من هتانا هاجي بتنبورة خوجي وبأفاكرنا قبا أو مزاري الخراكرين اسبهيتر شكرنو ومستر شكرنو وبيتر دانا خوايا كرين أبي أفاكرنا مزارا وقولاجي قول كرنا السرهانجي أو رجال دين ما تكشتين محاولة بكن وان قولي ما مقدسات ما بنقدر آخرها بالعكس في أو بيف وأهمكم يكرنو كرنا السرهانجي ده أكثر هندانا بقى إيران شهيد شغل المعلوم ريال رسمي من تعبير شوية أكيد كن السر فرمانيرا والسر مقدسات المرنة ومزار المرنة هر وهابا رسمك البشني خواياجي أو ياك عالم هموم ما جاب قرتيد بيني وجاوانا مثلا شن مقدسات المخراكن أم تهركيدن بس بالعكس أو بخنجري ما تكوجنو مسرجك أم بقلم الدستوي ده أو جيا كشواني فرماني بقلم من الردواندن وما مقدسات خدس بيكون من قوي ترجيكن هكوان مزارك خراكن أم ده مزارش دوسي آفاكن وده جهيد مقدس وميسترجيكن پشتبانه من بس ازم ومالا منها هاك براستي پشتبانه ما هذا كريم بيتر تطور تربو باما وجهه ما تنقش برويك هاك پشتبانه ما هذا كرنو قال كنجو هاك پشتبانه من هذا كنجي هر استسليم نابم از خوف پیش خم بنەماڵەیەک لە شنگال زیاتر لە 150 ساڵە کاری بەخێوکردنی مێشهەنگ دەکەن و یەکەم بنەماڵن کە لە شنگال بەم کارەوە مەشغوڵ بن خەیری فەتحیش ئێستا شارەزایەکی باشی لە بەخێوکردنی مێشهەنگ بەدەستهێناوە ئەندامی هەنگەوانانی عێراق و ئەو ئەوێت زیاتر پەرە بەکارەکەی بدات هەم بۆی کە ئابوووریەکی سربەخۆیان هەبێت هەم بۆ خزمەتکردنی زیاتری شنگال. وقت باب وبابيري ما ماشي خوي كر تقريبا اول عائله الشنقالي مش خوي كرنا بيجيش كاني معلمين مشا وجوي وقتي يعني ازعل من فان شغله بس دس بيكر وبري شنقال منحلي ما هيا والمال والمزرعه ما جي هيا في شغليت كان كميش الدجوارن ام حضر اخو قناعه وبس كميش ند جوارن داعينينا انها وقتين انها ام فحصت كان وقت تكاثر ميشانا ام فحصت كان مثلا برشينا تغذيه جيرات في مرضتهن او نينا لازم هر اينكي ام فحصت كان فاميشا ام فكن ام ديزاين مثلا كيم الباونه محتاجنا او الشغله في وقت امريكان قال لك انواع دميش هنا بس المستعمل الرئيسي انها تقريبا 6 نوعا كرنولي وايطالي والماني واسترالي وإد محلي وهر نوع كي صفاته وهايا ومميزاته وهايا مثلا انها مش ايطاليا مشهد ايطالي لونه تشوم بروزر وهادئا مشهد ايطالي هذا ند جوارن وقال لك هنجيف يعني وما هنجيف النوعية في قنجة والتكاثر في قنجة ملائمج منطقة ما هنا كي أنواع دي هنا كرنولي أو ألماني لوني وينشو رش نها أو خليها دي نوعية ألمانيا بهني لونه ميشا برو رشيتشي فوائد ميشا تقلقن
بدي أول تشت إنتاجوي الهنجفة هنجفين باعتبار مقوي عامج لا شيء بشرة وعلاجه علاج قلق أمراضه مثلا أمراض الكلى أمراض المعدة أمراض الجهاز التنفسي وقلق أمراضه دي حتى ضعف الجنسي غير فائدة هنجفة هناكي غذاء الملكي أف إخواني خاص ملكات داني أف مفعولة ويش هنجف قوي ترى يعني أف غرامة نوكا هنجف بكيلوا وغير إنتاج أو تلقيح نباتات يعني منطقة مشيت الديني إنتاج نبات مثلا كأشجار وكبستان إنتاجه زيادت بتلقيح كلين جتك يعني حتى علماء قوتن هكا مش الدنيا خلاص بون باعتبار انها هاتش بشريه جي تحسین خەڵکی شنگال لەو زیاتر لە 30 ساڵە کاری درونی جلوبەرگ دەکات ئەو زیاتر کارەکانی لەسەر درونی جلوبەرگی پیرۆزی زیدیانە کە لە بۆنە و ڕێوەڕسمە تایبەتە ئاینیەکاندا لەبەری دەکەن ئەو ئێستا لە کەمپی کە پەرتووی ئاوارەکانی شنگالە لەسەر کارەکەی بەردەوامە و دەشڵێت کە ئامانجیەوە بتوانێت خزمەتی زیاتری بەراو خوشکی زیدی بکات. أف خياتي مدرس بيقر قال إنه علم الثمانينات علمي والوقت التسعينات محل داني لأن مدير عشيرة ما هم إذا خياتك نبو وموهبك اسبهيبو اشترات هذ مرة وش قراسو يعني وكا جزءكي مقدسة إنما زيادة تراتك اسبهية إبزابكا وحبكا ودلالة وأوام بيجي مقبرة أفتش من دا نبي إني مدام مدرس بيقرب في كاري إيش سالد نودي وفردام. والحمد لله شغلي من نجحي ولو ظروف شغلي بزحمة بوجي بس متخسير نقر وفي بشتي سقوطي يجي مدرس بيقر هر أو كاري منا ومن هنا عالم بحيري ما رامانا فان كونتشيا وفان خطوان تشيا أول سر هيفيت سالي المشي لأن هر هيفكي دقمك أمليدن أو قومشك أمليدن إجبر الزوايا دحرق الجيه خذ به وأفيدي زغرفاها شجرة الحياة أو شجرة السنوب السومرية الوحدة السومرية أو شجرة هبو الديني آشوريا وكلدانيا وإيزيديا القلة ديانا هذا شجرة هيا والتاريخ دي الرسماندية الألواح وبرديات مي سومري دي الرسماندية لأن أفتشتقي مهمة الحياة ذا في شجرة. أو هل تشتكي دلالة وياها وهل تشتكي الرموز وياها يلو أمي بيجين أفكاراس توكي المترينية تفجير الذرة العظيمة أو يوم الخليقة لأن تشتكي مقدسة حتى النبي في خنبرة لبسان وسبي نبيات طوق لبسان بيبو عزيزي مصري لأن أف تشتكي مقدسة ليزيديا تشينابي بنفي حكا أفكاراس نيليبي. هادي نفس زحمتها هكا موهوبة بي ولين إيلو
دموك استادي خياطة لأن ما مدرسة خياطية زارت ما همو علمينا بكجاب قرابة علمينا ودروانك اسبهيد كين لأن عدد درواني روجي أمكان حتى بينجي كراسي 6 كراسي بفسلين وبدرونجي. پێکەوە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانەمان بینی لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد.